بەڵە بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتە سەبارەت بەوەی کە ئایا بینایی قوتابخانەکان ئەمساڵ تا چەند شیاون بۆ ئەوانەی کە ماونن نۆژۆن بکرێتەوە پلانیان چییە بۆ ئەمساڵ وەزارەتی پەروەردە کە چی دەکەن بۆ نۆژەنکردنەوەی ئەم بینایی قوتابخانەکان گفتوگۆ لەگەڵ بەڕێزان دازیار زوبێر ساڵح بەڕێوەبەری گشتی بیناسازی لە وەزارەتی پەروەردە دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک زوبێر بەڵکو لە ئاکرێەوە لەگەڵمانە کاک زوبێر سڵاوت لێبێت پلان چییە بۆ ئەمساڵ قرارە کە چەند بینای قوتابخانە نۆژەم بکەنەوە و چی دەکەن؟ بله زۆر سپاس پراستی پرۆسەیە نوێژەنکردنا قوتابخانەیە بەردەوامە یعنی چ کاتێکی دیاریکردنیە بەلێ هەر بەردەوام ئەم دەرخستە بۆمەتین و ئەم کاری وردبینیە بۆ بکەین و ئەم تنێرین بۆ وەزارەتە داراییە بۆ وەرگرتنا ڕەزامەندیە. البلان 23 أبصالة ما كان نسرة وأرسطي أنجمان وزيران كرينا بورقتنا رزامندي ودنيا إن شاء الله جناب وزير الدكتور آلان سرخطة بورقتنا رزامندي وبشتي جناب سرك حكمتش رزامندي ثابتة دي كابنت وارد جباجي كدني ده. البلان اتمدى بصالة 23 ما البرا سيصادو نزيكي سيصادو الشيخ جوري الزيادة بين درس كرن بو سرانسر قطبخانة الهرم كردستاني اتقال نجان كرنا نزيكي 450 قطابخانه بكجمه 10 مليار ديناره كجمه زياد كردنا وان جورا بنزيكي 6 مليار ديناره هروها ما بلانا كديشه اويج بو دانانا سيستم وزي خور بو قطابخانه نزيكي 600 قطابخانه ده مفادار بن اش في سيستم خور كو جينجا دوست اف سيستما والقال داش امشين باري كهرباء قشتش باشا برز بربوسي تانيا امساسة قطابخانة دابين كراوة كسيستمي تشتي خور تدا بكار بهندريت يعني اما بير كراوته ولا سرزم قطابخانة كان ديكش اما هبيت ما دام هو دوستي جينجا بله بس بله براستي ما ديف كوجمه اف كوجمه ك بردستمه دا كو ما رواني انجمن وزيران كريا باید 5 میلیارد دینار آیا ام امیدیم ان شاء الله جناب سرک حکومت رضامندی سر بدهن دیف اف کجمه ما بمهات ترخان کردن ما درخواست ورای کردن دیف یک کجمه نزدیک 300 قطابخانه دشه مفاید اجوی سیستمی ببینن باشه کاک زبر بالنسبه لنوجان كرنا بناء قطابخانه بشكل ديش بدم باشه فرم عفوا بگوره من فيت آماجه بشكل ديش بدم كو دزگاه خیرخوازی بارزانی ادگلمه دا و چندین ساله بو پالپشتی آوان سپاسیه که زور بوان كو پالپشتی آوان بو کرت پرورده نخواست ما اجار بو سکتر آوکرنا قطابخانان و نوجه کرنا قطابخانان پار نزدیک سال 2022 نزدیک 200 قطابخانه هاتنا نوجه کردن جلوی دزگاه خیرخوازی بارزانی و هر وها افصالج پلان هيا بو درست کردن جوری زیاده انشالله ایش بو کوتا و هیوه دهنا راگهاندن کو چند جورن و کجمه چنده والله کاک زبێر جگە مەسەلەی نۆژەنکردنەوەی قوتابخانە یعنی ئەم بابەتەیە و گوژمەیە کە سەرفکراوە تەنیا بۆ نۆژەنکردنەوەی باڵەخانەیە یاخود پێداویستەکانی ناو قوتابخانەش بە هەمان شێوە یعنی زۆربەی ساڵان سەبارەت بە گەرمکەرەوە یا فێنکەرەوە یاخود ینی بە پێی وەرزەکان جاری وایە گرفت دروست دەبێت لە بەشێک لە قوتابخانەکاندا ینی ئەمە چۆن حسابی بۆ کراوە هەموو پێویستیی کە هەیە سەبارەت بە ئامێرەکانی فێنکەرەوە لە نێو قوتابخانەکاندا بە تایبەتی ئەو نزیک دەبینەوە لە وەرزی هاوین هەموو ئەوانە دابین دەکرێت ئەوە هەر لە زمانی نۆژەنکردنەوەی بینایە بله نخیر نسبت او کجمه من آماجه پیدا نزدیک 36 میلیارد دینار بو تنها بو نوژنکردنەوەیە و درست کردن قوتابخانه نوێ و دگەل درست کردن ژووری زیاده بله کجمەکی دی هەیە تەرخان کرا کوی گشتی نزدیکی 8 میلیارد دینارانە کوی گشتی دگەل بلی وان 36 میلیارد کجمەکی دیش هەیە کوی گشتی بیتە نزدیکی 8 میلیارد دینار بو کەلوپەلانە 8 میلیارد دینار بۆ کەلوپەلی قوتابخانەکانە و هەروەها بۆ ئەمساڵ 8 میلیارد دینار 8 میلیارد دینار بو کارت پرورده حکومت هرم کردستان بنیاز 8 میلیارد دینار بله الجوان 86 میلیارد دینار مدانا اینابو نجان کرنوا بابت زیاده کرنا جورا زیاده کرنا پولا ادگل آوا کرنا قطابخانه ادگل نجان کرنا نزدیکی 450 قطابخانه سرانسر هرم کردستان او پارمایی دبو درست کرنا بو کرینا کلوب دابین کرنا کلوپلا بیتن وک آمیرت فین کراوات گل دابین کرنا دیسان هر وها
نفط امكو غاز بو صالابيت زستانابيت اتقال بيداوستي ديكا وك تختا وترينشتنت قطابيانو اتقال وايت بوردا واتقال اميرة الكترونيش يعني وك كمبيوتر افشاني ديكا بەڵێ ینی لەو خوێندنی ئەمساڵدا و گرفتانەی کە باس دەکرێت زۆربەی گرفتەکان چارەسەر دەبن بە تایبەتی نۆژەنکردنەوەی باڵەخانەکان ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبوو ینی بوو بۆ گرفتێک سەبارەت بە باڵەخانەی قوتابخانەکان ئێستا ئەمانە هەمووی نۆژەن دەکرێتەوە و لە پاش ئەویش هەر بەردەوام دەبێت تەواوم گوت بله پروژه کام بله پروسه نوجكنا بردوامه تقريبا بداية أبصالة يعني السري صالة الدوي إيك 2023 حتى أفرو نزيكي درخسته باي 5 مليار دينار مرواني وزارة الدارایی كرينا ام في اميدينا رضامندی بیت دان و ام بشنا بواری جبهه کردن دا ارو ام وید آماجه شکلیش بدم اویش کو اگر بودجا الگل بغداد بیت پسند کردن نزیکی 100 میلیارد دینار دی مهنه بو 75 میلیارد بو تواکرنا قطابخانه بردوام پروژه بردام اوید کو سال 2011 و 12 حتی وگاویش اگر قیران دارای شهر داعش هاد من را استاندن و هر وها 25 میلیارد دینار بو چند پیشنیارتنی بو قطاب بو پیشنیارتنی درست کردن چند قطابخانه و باغچه منداغلان یتنی بو هرم کردستان. بله برای از اندازیار زبیر صالح برای بری گشتی بناسازی لوزارتی پرورده لا آخری و لگل ما بیس پاس با تو ما دمان کردید.